لە کۆتاییەکانی مانگی ڕابردوودا وەک ئامادەکاری کۆتایی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا هەردوو لایەنە سەرەکیەکەی ئەم وڵاتە واتە کۆماریەکان و دیموکراتەکان کۆنگرەی خۆیان سازدا. لە کۆنگرەدا ڕەوایی درا بە هەردوو کاندیدی فەرمی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی داناڵد ترامپ سەرۆکی ئێستای ئەمریکا و هەروەها جۆ بایدن جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا. هاوڵاتیانی ئەمریکا ئەم شەو بە دڵێکی پڕ لە ستایش و گەشتبینیەکی بێسنوورەوە ئەم داوایە بۆ کاندیدکردنەوەم بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا پەسەند دەکەم. ئێستا کاتی ئێمەیە خەڵک پێکەوە بن و هەڵە نەکەن، پێکەوە بە یەکگرتووی دەتوانین زاڵ بین بەسەر ئەم سەروەختە تاریکەی ئەمریکادا، هیوا هەڵدەبژێرین بەسەر ترسدا، ڕاستی بەسەر خەیاڵدا، داد بەسەر باڵادەستیدا. من بە شانازیەوە دیموکراتم و بە شانازیەوە بە دروشمی لایەنەکەمەوە دەچمە هەڵبژاردنەوە. شەرەفێکی گەورەیە بۆ من و بە نەوازشەوە دیاریکردن بۆ سەرۆکایەتی ئەمریکا پەسەند دەکەم. لە ڕۆژانی کۆنگرەدا هەردوو کاندید باسییان لە پلان و لە سیاسەتەکانی خۆیان دەکرد. کاندیدی کۆماریەکان باسی لە بەها گەورە مرۆییەکان دەکرد لە ناو ئەمریکادا. بڕوابوونمان بە بەهاکانمان دەبوژێنینەوە، گیانێکی نوێ یەکگرتووی لە مێژووماندا دێنینە ئاراوە کە تەنها لە خۆشەویستی بۆ وڵاتەکەمانەوە سەرچاوی گرتووە، چونکە دەزانین ئەمریکا ئەو خاکە نییە تاریکی دایپۆشی بێت، بەڵکو مەشغەڵێکە هەموو جیهان ڕۆشن دەکاتەوە. کاندیدی دیموکراتەکانیش بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ داوای بەشداری زیاتری خەڵکی دەکرد واتە دەنگدەرانی ئەمریکایی لەم هەڵبژاردنەدا و ئاماژەی بەوە دەکرد ئەگەر خەڵک گۆڕانکاری دەوێت ئەوە پێویستە بەشداری لە هەڵبژاردندا بکەن. ئێوە دەزانن کە هەموو هەڵبژاردنەکان گرنگن، بەڵام تا سەر ئێسقان دەزانین ئەم هەڵبژاردنەیان زیاتر گرنگە. وەک زۆر کەس دەڵێن ئەمریکا لە بەردەم خاڵی بۆ چەرخاندایە، نەک هەر سەروەختێکی مەترسی ڕاستەقینەیە بەڵکو ئەگەرە ناسایەکانیشە. دەتوانین تووڕەیی زیاتر، هیوای کەمتر، دابەشبوونی زیاتر و ڕێگەیەک بۆ چاواشەکردن و تاریکی هەڵبژێرین، یان دەتوانین ڕێگەیەکی جیاواز هەڵبژێرین و ئەم دەرفەتە بۆ چابوونەوە و بۆ ڕیفۆرم و بۆ یەکگرتووی ڕێگەیەک بۆ هیوا و ڕووناکی هەڵبژێرین. ئەم هەڵبژاردنە ژیان دەگۆڕێت. کاندیدی کۆماریەکانیش لە لای خۆیەوە سیاسەت و ڕێبازەکانی دیموکراتەکانی وەها دەبینی کە هەرگیز ناتوانن و یاخود نەشیاون بۆ بەڕێوەبەرایەتیکردنی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە کۆنگرەی دیموکراتەکاندا جۆ بایدن و لایەنەکەیشی بەردەوام هێرشیان دەکردە سەر ئەمریکا و دەڵێن وڵاتێکە بۆ ڕاسیزم و نادادی کۆمەڵایەتی. منیش تەنها پرسیارێکی سادە دەکەم، دیموکراتەکان چۆن دەتوانن داوای ڕێبەرایەتی وڵاتەکەمان بکەن لە کاتێکدا کاتێکی زۆریان لە وێرانکردنی ئەم وڵاتەدا بەسەر بردووە. خۆش هاتنەوە بۆ بەرنامەی چاوی واشنگتن. بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ قسە و باسکردن هەم لەسەر کۆنگرەی دیموکرات و کۆماریەکان و هەروەهاش لەسەر پرۆسەی هەڵبژاردن لە ئەمریکادا. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و لێکۆڵەر کارۆخ خۆشناو دەکەین. کاک کارۆخ سەرۆکی نێوەندی توێژینەوەی ئەمریکی کوردیە لە هەرێمی کوردستانی عێراق. کاک کارۆخ سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەگەر بێت و بەراوردێک لە نێوان هەردوو کۆنگرەی دیموکرات و کۆماریەکاندا بکەین کە لەم ساڵدا و لە کۆتایی مانگی هەشدا کران بە بەراورد لەگەڵ کۆنگرەی بۆ نمونە 4 ساڵی پێشوو چ شتێکە بوو جیاوازی بێ بێجگە لە دۆسەی کۆرۆناکەوە های کرد شێوازی بەڕێوەبردننی کۆنگرەکان بە شێوەیەکی تر بن. بەڵێ سڵاوت لێ کاک بەڵێن و سڵاو لە بینەران و بیسەرانی بەڕێز. دیارە شتێک بەر لەوەی وەڵامی پرسیاری بەڕێز دەمەوە شتێک زۆر گرنگە کە ئێمە سەرنجی بخەینە سەر ئەویش ئەوەیە کە هەردوو پارتە سەرچێکەی ئەمریکا پارتی دیموکرات و پارتی کۆماری دوای ئەوە لەدایک دەبن کە دەستوری ئەمریکا دەنووسێتەوە لە ساڵی 1789 و دەکرێتە بواری جێبەجێکردن. دیارە ئەم دەستورە وەکو چەترێک لە هەموارکردنەوەی یەکەمدا کە بیل ئۆف رایتس ناسراوە مافی قسەکردن و ئازادی ڕادەربڕین دەردەبڕێ بۆ هەموو خەڵکی ئەمریکا. ئەوەی مەبەستمە لێرە سەرنجی بکەمە سەر ئەوەیە کە باوکانی دامەزرێنەر بێلایەن بوون و هیچیان سەر بە هیچ پارتێکی سیاسی ئەمریکا نەبوون، چونکە ئەو کاتە هیچ پارتێک لەدایک نەبوو بوو نەوەک وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پارتە سیاسیەکان دەستور دادەڕێژن و دەستورەکەیان بەقەت باڵای حیزبەکان دادەڕێژن. بۆیە پێم وایە کە ئەم دوو پارتە سەرەکیە کە دوای
بڵێن دوای لەدایکبوونی دەستور ئەوانیش دێنە ساحەی سیاسی ئەمریکا کە پارتی دیموکرات لە ساڵی 1828 دادەمەزرێ و دواتر پارتی کۆماری لە ساڵی 1854 دادەمەزرێ و وەکو دیارە لەم دوو هەفتەی ڕابردوو هەردوو پارتە سەرەکیەکە لە دوای هەڵبژاردنە بەرایەکان هەڵسان بە ئەنجامدانی کۆنگرەی نیشتیمانی کە کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکان لە میلوکی ویلایەتی ویسکەنسن بوو و ئەم 49هەمین کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکان بوو تێیدا دوو ئامانجی سەرەکیان خستە ڕوو پارتی دیموکراتیەکەیان بە فەرمی ناساندن و ناوزەتکردنی جۆ بایدن و کامیلا هاریس وەکو بربژێران و کاندیدانی پارتی دیموکرات بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا کە لە 11 2020 ئەنجام دەدرێت و ئامانجی دووەمی پارتی دیموکرات ئەوە بوو کە بەرنامەی کار وە پرۆژەکانی پارتی دیموکرات بۆ 4 ساڵی داهاتوو دابڕێژن و بخەنە ڕوو بۆ دەنگدانی ئەمریکی دیارە ئامانج لە بەستنی کۆنگرەی هۆرد و پارتەکە بریتیە لە ڕاکێشانی زۆر ڕاکێشانی دەنگدەری ئەمریکی یا سەرنج ڕاکێشانی شەقامی ئەمریکی بەلای خۆیانە و ئەوەی کە سیاست بوو لە بینی ئەم دوو کۆنگرەیە ئەوە بوو کە بەهۆی پەتای کۆڕۆناوە کۆنگرەکان زۆربەی ڤێرچوەڵ یان بەهۆی ڤیدیۆ کۆنفرانسەوە ئەنجامەدران زۆربەی سەکەرەکان لە بەتایبەت پارتی کۆماری سەکەرەکانیان لە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانسەوە ئاراستەی دەنگدەران و شەقامی ئەمریکیە کرد بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە بە پێچەوانەوە لە پارتی کۆماری کۆنگرەکەیان وایان کرد کە خۆیان ئامادە من هەر لە سەر ترامپەوە بگرە کە چووە نۆرت کارۆلاینا و خۆی لەوێ ئامادە بوو و لە چارکۆکی خۆی ئامادە بوو و دواتریش دواتر دەینە سەری لە ڕۆژی کۆتاییش دیارە کۆنفرانسەکەی گواستەوە بۆ کۆشتیست. بەڵێ کە کارۆغ لە وتارەکەیدا جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان ئاماژەی بەوە کرد کە پێویستە گۆڕانکاری لە ئەمریکادا بێتە ئاراوە بۆ ئەو گۆڕانکاریەش پێویستی بەوەیە کە دەنگدەرێکی زیاتر بەشدار بن لە هەڵبژاردنەکاندا جا پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەگەر بێت و ئەگەر هات و جۆ بایدن بووە سەرۆکی ئەمریکا لە هەڵبژاردننا سەرکەوتنی بەدەستێنا چ جۆرە گۆڕانکاریەکە لە کاتێکا جۆ بایدن بۆ خۆی یەکێک بۆ لە گەورە کاربەدەستانی ئەمریکا لە هەردوو گەڕی سەرۆکایەتی سەرۆک ئۆبامادا کەواتە ئەگەر بایدن ببێ بە سەرۆکی ئەمریکا گۆڕانکاریەکە لە چیایە؟ دیارە کە پارتی دیموکرات زیاتر ئاراستەکەی بەلای چەپایە و بەتایبەت دوای ئەوەی کە پارتی دیموکرات کۆنگرە دەبەستێ کۆنگرەی نیشتیمانی بە ناوی یونایتینگ ئەمریکا و دیارە بێرنی ساندەرسیش پێشتر ڕکابەری جۆ بایدن بووە ئێستا بەیەکەوە توانیان ڕێزەکانیان یەک خەنەوە و ئەوە خیتابێکی یەکگرتوو ئاراستی خەڵکی ئەمریکا بکەن دیارە مەبەستی دیارە پارتی دیموکرات لە ڕووی سیاسەتی ناوخۆییەوە ڕخنەی زۆری ئاراستی دۆناڵد ترامپ و ئیدارەکەی گرتووە و لە کۆنگرەی نیشتیمانی پارتی دیموکراتە خاڵە بەهێزەکانی پارتی دیموکرات زەقەکرێتەوە بەتایبەت خاڵە بەهێزەکانی جۆ بایدن کە 47 ساڵ خزمەتی لە سێکتەری سیاسی ئەمریکا کردووە و دەیەوێت زیاتر ئەوە بڵێ کە ئێمە لە ئەمریکا بەم ئاراستەیەی دۆناڵد ترامپ کار ناکەین بەڵکو دۆناڵد ترامپ ئەمریکای بەرەو ئاراستەیەکی تاریک بەرەو تۆنێلێکی تاریک بردووە و جۆ بایدن دەڵێ کە ئێمە ئەمریکا بەهێز دەکەینەوە و دەیبینەوە چوارچێوەی ناوەندە نێودەوڵەتیەکان کە ئێستا بەڕای جۆ بایدن ئەمریکا گۆشەگیر کراوە و لە تۆنێلێکی تاریکدایە و دیارە پارتی دیموکرات هەمیشە پشتیان بە سۆفت پاوەر بەستووە کاک بڵێن و هەمیشە ئاعتیمادیان کردووە لەسەر دیبلۆماسیەت لە بۆ چارەسەرکردنی کێشەکانی دەرەوە و بۆ ناوخۆش دیارە مەبەستیان ئەوەیە کە چاکسازی زۆر بکەن و بەتایبەت ڕازینین لەم شێوازە هەڵسوکەوتەی کە دۆناڵد ترامپ شێوەیەکی گشتی ئەنجامی دەدا و بەتایبەت بۆ ڕووبەڕووبوونەوەی کۆڕۆنا کە ڕخنەیەکی توندیان لە دۆناڵد ترامپ گرتووە کە نەیتوانی وەکو پێویست ڕووبەڕووی پەتای کۆڕۆنا بێتەوە لەگەڵ ئەو ڕخنانە کە جەنابی شداماژۆ پێکرد بەڵام هەتا ئێستاشی لەگەڵا بێ کە ئەم بەرنامەیە تۆمارەکەین دیموکراتەکان ینی پلانێکی تۆکمەیان نەخستوەتە ڕوو پلانێک کە بڵی لەسەر بنچینەیەکی بابەتیان نەبێ بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا تەنها ئەوەندە نەبێت دیموکراتەکان ئاماژە بەوە دەکەن دەڵێن ئامانجی هەرە سەرەکییان ئەوەیە کە ڕێگە لە بڵاوبوونەوەی زیاتری کۆڕۆنا بگرن هەنگاوەکان بۆ خۆپاراستن وا لێ بکەن یاوای لێ نەکەن بەرحەڵ ینی لێرەدا پلانێک نابین لێ دەنگدەری ئەمریکی لێرەدا ینی ئەتوانێت متمانە بەو جۆرە لێدوانانەی دیموکراتەکان بکە.
پێم وایە دەنگدەری ئەمریکی تاوەکو ئێستا زۆربەی چاوەڕێی ئەوە دەکەن کە لەم دوو مانگەدا ئایا دۆناڵد ترامپ دەتوانێت کە هەندێک کار بکە بۆ نمونە ڕێژەی بێکاری کەم کاتەوە بۆ نمونە ڤاکسین بۆ کۆرۆنا بدۆزێتەوە بۆ نمونە بتوانێت کە هابووری ئەمریکا بەهێز بکاتەوە و بتوانێت کە ئەم بەرنامانەی کە هەیەی بۆ ئەوەی کە دەڵێ ئەمریکا ئیسپێرس یان میک ئەمریکا گرێت ئەگەین ئایا چیتری لە هەکبەدایە جگە لەو بەڵێنانی کە لە 2016 دا بووی بۆیە وەکو جەنابەت فەرموود دیارە کە پارتی دیموکراتیش جۆ بایدن تەجروبە کراوە پێشتر لە 8 ساڵ لە 2010 وەکو 2016 جێگری ئۆباما بووە و جۆ بایدن پێم وانیە من ئەوەندەی کە چاودێریم کرد لە کۆنگرەی پارتی دیموکراتە بەرنامەیەکی تۆکمەم نەبینی کە بیخەنە ڕوو بۆ دەنگدەری ئەمریکی تەنها ئەوە بوو کە فۆکەسیان لەسەر ڕخنەگرتن لە دۆناڵد ترامپ بوو لەسەر شێوازی دۆناڵد ترامپ بۆ ڕوبەڕوونەوەی کێشەکان لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی دەرەوە و بەڕای دیموکراتەکان دیارە دۆناڵد ترامپ نەیتوانی وەکو پێویست ڕوبەڕووی پەتای کۆڕۆنا بێتەوە و نەیتوانیوە لە سیاسەتی دەرەوەش سەرکەوتن بەدەستبێنێت دیارە ئەمانەش دەکەوێت چوارچوبەی تای هەڵبژاردن کاک بڵێن دیارە ئێستا ئەتمۆسفێرێک لە گۆڕەیە پێم وایە لە دوای کۆهۆرد و کۆنگرەکە اینجا هەڵمەتی ڕاستەقینەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەست پێ دەکات و هەردوو پارتەکە وەرەقەی بەهێز بەرامبەر یەکتر بەکاردێنێ هەردوو پارتەکە هەوڵ دەدەن کە خاڵی بەهێزی خۆیان بخەنە ڕووە خاڵی لاوازی بەرامبەریان بخەنە ڕوو بۆ ئەوەی کە بتوانن زیاترین سەرنجی هاوڵاتیانی ئەمریکا بەڕاکێشنەوە کێربی دەنگەکانیان بەرز بکەنەوە بەرلەوەی بچمەتەوەرێکی تری بەرنامەکە حەز دەکەم پرسیارێک لەسەر هاوڕایی لەناو هەم دیموکراتەکان و لەناو کۆماریەکانیشدا بە کورتی باسێکی بکەین لە کۆنگرەی کۆماریەکاندا هاوڕاییەکی ینی تا ئەندازەیەک باش بینرا لە نێوان ئەندامانی کۆماریەکاندا و تەنانەت پێش ڕۆژانی کۆنگرەش ینی ئەو هاوڕاییە هەبوو بەڵام لەناو دیموکراتەکاندا وەها نەبوو بۆ خۆت دەزانی ینی ئەو کاتێک کە دیبێتەکانیش دەکرا هەستت بەو جیاوازیە گەورەیە دەکرد هەستت بە دابەشبوونی زۆری ئەندامان و لایەنگرانی دیموکراتەکان دەکرد جۆ بایدن دەتوانێت هاوڕایی دروستکە بۆ ئەم هەڵبژاردنەیان نا دیارە یەکێک لە ئامانجە سەرچەکانی کۆنگرەی دیموکراتی کۆنگرەی نیشتیمانی دیموکرات ئەوە بوو کە ڕێزەکانیان یەککانەوە و ئەو هاوڕایە دروستکەن کە جەنابەت باسی دەکەیت چونکە یەکێک لە فاکتەرەکانی دۆڕانی هیلاری کلینتن لە 2016 نەبوونی ئەم هاوڕایە بوو بەهۆی ئەوەی کە بێرنی ساندەرس کە زۆربەی دەنگدەرانی بێرنی ساندەرس نەچوونە پاڵ هیلاری کلینتن و خۆیان مانەوە بە بێدەنجی هەندێکیاندا دۆناڵد ترامپ بەڵام ئەوەی کە دەبیندرێ وەکو لە یەکەم ڕۆژی کۆنگرەی پارتی دیموکراتە بێرنی ساندەرس قسەی کرد یارە توانراوە هەندێک لە بەرنامەکانی بێرنی ساندەرس هەندێک لە پرۆژەکانی کە بۆ گەنجان و بۆ بڵین بۆ بیمەی خوێندن کە بکرێتە بێ بەرابەر و بیمەی تەندروستی کە بکرێتە بێ بەرامبەر بۆ گەنجان و بۆ هاوڵاتیانی ئەمریکی ئەمە کرابووە ناو بەرنامەی کاری جۆ بایدن بۆ ئەوەی کە هەما تووشی هەمان گرفت و هەمان دۆڕانی ساڵی 2016 نەبن بەهۆی پەرتەوازەی ڕێزەکانیان هەر لە بەرەوش بوو ناونیشانی کۆنگرەکەیان نا یونایتینگ ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانن کە زۆرترین هاوڵاتی ئەمریکی بەتایبەت دیموکراتەکان بکەنە ڕێزی خۆیان و ئەم جارەیەک ڕێزیەشیان پێوە دیار بێتاوەکو بتوانن دۆناڵد ترامپ بپەزێن کاکارۆخ دەگەڕێمەوە بۆلات ئەلبەت سەرۆکی ئێستای ئەمریکا کە کاندیدی فەرمی کۆماریەکانە بۆ هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ئەو هەڵبژاردنەی بڕیارە ڕۆژی سێی مانگی 11 بکرێت هەوڵێکی زۆریدا بۆ بژاردنەوە و گەشەکردنی ئابووری هەروەهاش کۆتایی هێنان بە شەڕەکانی ئەمریکا وەکو سەرۆک ترامپ دەڵێ دیموکراتەکان هەرگیز ناتوانن ئەو کارانە بکەن کە خۆی کردوێتی جۆ بایدن تەواوی ژیانی کارکردنی خۆی بە پەنابردنە بەر سەرچاوەی دەرەکی بەسەر بردووە بۆ خەونەکانیان و خەونی کارگوزارانی ئەمریکایی کارەکانیان دەگوێزێتەوە بۆ دەرەوە کوڕەکان و کچەکانیان دەنێرێت بۆ شەڕە بێکۆتاییەکان 4 ساڵ لەمەوبەر خۆم کاندید کرد بۆ سەرۆکایەتی چونکە نەمدەتوانی ئەم خەیانەتە بەرامبەر وڵاتەکەمان ببینم جۆ بایدن کاندیدی دیموکراتەکانیش جەخت دەکاتەوە لەوەی سەرۆک ترامپ یاخو بەڕێوەبەرایەتی ئەم 4 ساڵی ڕابردووی ئەمریکا هەنگاوێکی ئەوتوی نەناوە لە ژیانی ئەمریکاییەکاندا و زیاتر لە کۆنگرەکەشیانداوە لە پێش کۆنگرەشدا جەختیان لەوە دەکردەوە کە هەر هەنگاوێک بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا نرابێ جێی خۆی نەگرتووە. سەرۆک هیچ بەرپرسیارەتیەک لە ئەستۆ ناگرێت ڕێبەرایەتی کردن ڕەت دەکاتەوە لۆمەی خەڵکی تر دەکات خۆی لە دیکتاتورەکان نزیک دەکاتەوە ئاگری ڕق و دابەشبوون خۆش دەکات لەو بڕواایەدایە ئەم ئەرکە هەر تایبەتە بەخۆی هەرگیز بۆ ئێوە نییە
بۆ خێزانەکان و بۆ مناڵەکانتان. من ئەمریکایەکی جیاواز دەبینم، وڵاتێکی بەهێز و سنگفراوان و نەوازشکاری خۆنەویست. ئەمە ئەو ئەمریکایەیە کە دەتوانین پێکەوە بنیاتی بنین. وەک سەرۆک یەکەم هەنگاوم کۆنتڕۆڵکردنی ئەم ڤایرۆسەیە کە ژیانی لە زۆر کەس سندووە. ئەمەش لە پێناو ئەو شتەی سەرۆک لێ تێناگات کە هەرگیز ناتوانین ئابووری خۆمان بخەینەوە سەر ڕێڕەوی خۆی، هەرگیز ناتوانین مناڵەکانمان بنێرینەوە بۆ خوێندنگاکانیان، ناتوانین ژیانی خۆمان ئاسایی بکەینەوە ئەگەر ئەم ڤایرۆسە لەناو نەبین. کاکارۆخ دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت. بەڕای تۆ پێت وایە جۆ بایدن بتوانێت ئەو پەیمانانەی کە دەیدا لەم هەڵمەتانەی هەڵبژاردندا بە تەواوەتی جێبەجێیان بکات؟ بۆ خۆت دەزانی لە ساڵی 2016دا کاتێک کە سەرۆک ترامپ هەڵمەتی هەڵبژاردننی دەکرد ژمارەیە پەیمانیدا وە زۆر بەشیانی جێبەجێ کرد. بەڵێ پێم وایە کە سەنجی مەحەق بۆ هەر بربژێرێک بۆ هەر کاندیدێک ئەوەیە کە بتوانێت پەیمانەکانی لە هەڵمەتی هەڵبژاردننا جێبەجێ بکات کاتێک کە دەبێتە سەرۆک. ئەوەی بینیمان لە دۆناڵد ترامپ توانی پێم وایە 185 بەڵێنەکانی سەردەمی هەڵبژاردن یاخود هەڵمەتی هەڵبژاردن جێبەجێ بکات و توانی کە ئەم بەڵێنانی کە دابووی بۆ ئەوەی کە لە ڕێکەوتنامەی 5 هەڵۆشێنێتەوە لەگەڵ ئێرانە ڕێکەوتنامی ئەتۆمی هەڵۆشاندەوە و توانی کە ئەم دیواری کە باسی کرد لەگەڵ نێوان مەکسیک و ئەمریکا بەشێکی زۆر دروست بکە و هەروها توانی کە ڕێژەی کۆچبەران بۆ ئەمریکا کەم کاتەوە یاخود هەر نەیهێڵێ ئەمەش جێک بوو لە بەڵێنەکانی تری هەروەها توانی کە داعش بە تەواوی لە ڕێگەوریشە دەبێنێ پێچی بشتێنێەوە سەرکردەی داعش ئەبوو بەکر بەغدادی بکوژێ هەروەها قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی مهندسیش بکوژێ. ئەمانە کۆمەڵێک دەستکەوتن بۆ دۆناڵد ترامپ کە تیشی دەخاتە سەر ئەو بەڵێنانی کە جۆ بایدن دەیدا. پێم وایە کە ئەمە دەبێت چاوەڕوان بیبزانین تا چەند دەتوانێت جێبەجێ کە ئەگەر بوو بە سەرۆک، چونکە پێم وایە یەکێک لە خاڵە لاوازەکانی جۆ بایدن ئەوەیە کە تەمەنی زۆرە و ئەگەر دەربچێت ببێتە سەرۆکی ئەمریکا دەبێتە گەورەترین سەرۆکی ئەمریکا کە تاوەکو ئێستا هەڵبژێراوە، چونکە تەمەنی وان نزیک دەبێتەوە لە 78 ساڵ. بەڵام ئەوەی کە جۆ بایدن بڵین زیاتر چانسی بەرز دەکاتەوە ئەوەی کە جێگرەکەی کامیلا هاریسی لەگەڵ خۆی وەکو سێبەر وەکو جێگر هەڵبژاردووە تاوەکو ببێتە سێبەری لە کاتێکە ئەگەر ئەو کەموکوڕیەکی هەبێ بتوانێت کامیلا هاریس بۆی پڕ بکاتەوە یاخود کەموکوڕەکانی بشارێت. بۆیە پێم وایە بەڵێنەکانی جۆ بایدن تاوەکو ئێستا ئەگەرچی بەڵێنەکانی زۆر ڕوون نییە، تەنها لە چوارچێوەی دژایەتیکردنی سیاسەتی سەرۆک دۆناڵد ترامپ هێشتوێتەوە و هیچ شتێکی ئەلتەرناتیڤ یاخود بەڵێنێکی کۆنکرێتی نەخستۆتە ڕوو کە بڵێ من لە 4 ساڵی داهاتوو ئەمە بەرنامە پرۆژەکانم دەبێت. تەنها خاڵە لاوازەکانی دۆناڵد ترامپ یەخستە ڕوو و تەنها خۆی وەکو خزمەتێکی زۆر کە 46 ساڵ لە سێکتەری سیاسی ئیشی کردووە باسی لە ڕابردووی خۆی کرد، باسی لە داهاتوو ناکرد کە هاتە سەرەوەی چیەکە لە داهاتوو. بۆیە یەکێک لە ڕخنە هەرزەقەکانی دۆناڵد ترامپیش لە جۆ بایدن ئەوە بوو کە گوتی من لە 47 مانجی سەرۆکایەتیمدا بەقەت 47 ساڵی جۆ بایدن توانیومە خزمەتی خەڵکی ئەمریکا بکەم. بەڕاستی بەڵێ ئەگەر یارمەتی لێرەدا ئێستا بۆ نمونە یەکێ لەو ڕخنانەی کە ڕوبەڕووی سەرۆک ترامپیش دەبێتەوە ئەوەیە کە پلانێکی ڕوون و ئاشکرای باز نەکردووە بۆ 4 ساڵی داهاتوو ئەگەر بێت و بە سەرۆک هەڵبژێرێتەوە. بەڵێ دیارە پلانەکانی دۆناڵد ترامپیش پێم وایە تەواوکاری خولی یەکەمی هەڵبژاردننی دەبێت. تەواوکردنی پلانەکانی لە خولی یەکەمە دەکەوێتە سەر ئەوەی کە تا چەند دەتوانێت درێژە بم پلانانەی بدا لە خولی دووەمە و دیارە پلانەکانی دۆناڵد ترامپ ڕوونا کە زیاتر بە دیدگایەکی ئابووری دەڕوانێتە کەیسەکان دەڕوانێتە سیاسەتی ناوخۆ دەرەوە لەسەر بنەمای ئابووریدا دەڕێژێ. بۆیە دۆناڵد ترامپ دیدگای ئاشکرایە و نەیشاردۆتەوە کە ئەو کۆمەڵێک لە سیاسەتی ناوخۆیە هەوڵ دەدا زۆرترین دەرفەتی کار بۆ هاوڵاتیانی ئەمریکا دابین کا یاخود فراهم کا وەروەها ئابووری ئەمریکا بەهێز بکاتەوە و پەتای کۆڕۆنا بە تەواوی نەهێڵێ و ڤاکسین بۆ کۆڕۆنا بدۆزێتەوە و کۆمەڵێک بەڵێنی تر و باش کەم کاتەوە لەسەر خەڵک. ئەمانە لەسەر ئاسی سیاسەتی ناوخۆ دۆناڵد ترامپ ئەم بەڵێنانەی داوە. بەس لەسەر ئاسی سیاسەتی دەرەوەش دۆناڵد ترامپ کۆمەڵێک بەڵێنی داوە. یەک لەوانە ئەوەیە کە بتوانێت کە ئاشتی بەرقەرارکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر چەتری پرۆژەی گرێبەستی سەدە کە دیل ئۆف دە سنچریە یاخود سەفقەت القەرن کە ئێستا سازی بۆ زمینە سازی بۆ ئەکرێەوە کۆمەڵێک وڵاتی عەرەبی و پەیوەندیەکانیان ئاسایی کردوتەوە لەگەڵ ئیسرائیل و هەر لەم ڕۆژانەدا
جاری کۆشنێر ئێستا لە ڕۆژڵاتی ناوەڕاستە دیارە دوای ئیمارات کۆمەڵێک وڵاتی تر دەیانێت پەیوەندیەکانە ئاساییکەنەوە لەگەڵ ئیسرائیل لەوانە سعودیا سوودان بەحرێن کۆمەڵێک وڵاتی تریش کە ڕاستی ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ سەرۆک دۆناڵد ترامپ وە یەکێک لە خاڵە بەهێزەکانیش کە چانس دەداتە دۆناڵد ترامپ بۆی بۆ خولی دووەم بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ پشتگیریەکی تەواوی لۆبی ئیسرائیل یەک دووەم گروپی ئینجیلیەکان کە ئەمانش 125 ڕێژەی دەگدەرانی ئەمریکا پێک دەهێنن ئەمانە پشتگیری سەرۆک دۆناڵد ترامپن و پێم وایە کە چانسێکی بەهێزی دەبێت بۆ ئەوی بتوانێت خولی دووەمیش کورسی سەرۆکایەتی ئەمریکا بەدەست بێنێتەوە هەروەها کۆمەڵ کارکتەری گرنگیش لەناو ئینجیلیەکانە لەناو ئیدارێکی ئێستای ترامپ هەن وەکو مایک پێنس وەکو پۆمپیۆ و کۆمەڵ کەسایەتی تر کە ئەمانە بەڕاستی پاڵپشتیکاری دۆناڵد ترامپن و ژیرێکی تەواویان هەیە لەناو گروپی ئینجیلیەکانی ئەمریکا. کاک کارۆخ لە کۆنگرەی دیموکراتەکانە هەڵبەتە جەختێکی زۆر لەسەر ئەو دۆسیانە دەکرایەوە کە پەیوەندیان هەیە بە دیموکراسیەوە لە ئەمریکادا لە کاتێکا کە لە کۆنگرەی کۆماریەکانە زیاتر جەخت لە دۆسیەی ئابووری دەکرایەوە ئەوەندەی کە جەنابەت چاودێری شەقامی ئەمریکایی دەکەی کامیان گرنگترە بۆ ئەمریکاییەکان دۆسەی دیموکراسی یا دۆسەی ئابووری؟ بەڵێ پێم وایە دۆسەی ئابووری زۆر گرنگترە لە دۆسەی دیموکراسی چونکە لە ڕاپرسیەکە لە هاوڵاتی ئەمریکی 8 هاوڵاتی ئەمریکی دۆسیەی ئابووریان پێ گرنگتر بووە لە دۆسەی دیموکراسی و دیارە دیموکراتەکان هەمیشە تیشک دەخەنە سەر ئەم جیاوازیە ڕەگەزیەی کە دروست بووە دوای کوژرانی جۆرج فلۆید و دەیانەوێت ئەمە بکەنە بڵین شێوەیەک لە شێوەکانی ڕیکلام بۆ خۆیان بۆ ئەوی ڕێژەی دەنگدەرانی ڕۆژپێستی ئەمریکا بەلای خۆیانە ڕابکێشن وا لەم چوارچێوەیەشدا بوو کە جۆ بایدن کامیلا هاریسی کردە بەربژێر کرد بۆ جێگیری خۆی بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ وەڵامی پرسیارەکەت پێم وایە لە ئێستادا کە پەتای کۆڕۆنا تەنجی بە جیهان هەڵچنیەوە و بەتایبەت تەنجی بە ئەمریکا هەڵچنیەوە پێم وایە دۆسەی ئابووری زۆر گرنگترە لە هەموو دۆسیەکانی تر و لە پێشی پێشەوەی هەموو دۆسیەکانی ترادێ و ئێستا دیموکراسی لای هاوڵاتی ئەمریکی بۆتە پێم وایە بۆتە خاڵی دووەم یاخود سێەم دوای ئابووری دوای ئاسایش دێت بۆیە پێم وایە کە ئەم خاڵی کە دیموکراتەکان تەئکیدیان لێ دەکردەوە بۆ ئەوی کە دەنگدەری ئەمریکی بەلای خۆیان ڕابکێشن لەمەیانە پێم وانیە دیموکراتەکان بتوانن سەرکەوتن. کاکارۆختۆ هەر لە درێژەی ئەم بەرنمەیەدا ئەمەژە بۆەوە کردیانی بەگشتی کە هەردوو کاندید هەم کۆماریەکان هەم دیموکراتیش خاڵی بەهێزیان هەیە خاڵی لاوازیان هەیە بۆ کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن لە بەرامبەر ئەو خاڵە بەهێزانی کە سەرۆک ترامپ هەیەی پێ وایە بتوانێت بە بەرنمەیەک بە پرۆژەیەک بەرەنگاری ئەو خاڵە بەهێزانەی سەرۆک ترامپ بێتەوە؟ بەڵێ ئەوەی کە جۆ بایدن مەبەستێتی لە ماوەیە تیشی بخاتە سەر و زیاتر زەقی بکاتەوە بۆ ئەوەی کە لیڤڵی دەنگەکانی بەرز بکاتەوە بۆ هەڵبژاردننی 3-11 ئەوەیە کە تەئکید لەوە دەکاتەوە کە سەرۆک دۆناڵد ترامپ نەیتوانیوە وەکو پێویست بۆ بەڕووی پەتای کۆڕۆنا ببێتەوە و دیارە دەڵێ ئەم هەرەسە ئابووریە کە ئەمریکا تووشی بووە لە ئێستادا زۆر گەورەتر و قورسترە لە هەرەسی ئابووری 1929 کە بە هەرەسی گەورە ناسراوە لە مێژووی ئەمریکادا بۆیە هەمیشە جۆ بایدن تاکید لەسەر خاڵە لاوازەکانی دۆناڵد ترامپ دەکاتەوە و لەسەر خاڵە لاوازەکانی ئیدارەکەی بەگشتی دەکاتەوە لەم 4 ساڵی ڕابردوو و خاڵێکی تریش کێشەی ڕۆژپێستەکان کە ئێستا زەق بۆتەوە و ئەم جیاوازی ڕەگەزی کە زیاتر جۆ بایدن دۆناڵد ترامپ بە کەسێکی ڕەگەزپەرست لە قەڵم دەدا و پێی وایە کە ئێستا ئەم جیاوازی ڕەگەزیە زۆر فراوان بوو لە سەردەمی دۆناڵد ترامپ کە ئەمە پێم وایە بەشێکی لەوانەیە زیادە ڕۆیی پێوە دیاتر. کە کارۆخ ئەلبەتە هەموو ئەو بابەتانی کە جەنابەت ئاماژە و پێکردن کاریگەریان هەیە لەسەر پرۆسەی ئەو ڕاوەرگرتنە گشتیانی کە لە ئەمریکادا دەکرێن بە پێی ینی نوێترین ئەو ڕاوەرگرتنانە کە کراوە بەرەنجامەکان وان نیشانەدەن کە جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان لە پێش سەرۆک ترامپەوەیە. من پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە ئەو ڕاوەرگرتنانە چەندێک دەبنە متمانە بۆ دەنگدەری ئەمریکی چەندێ دەبنە مای ئەوەی کە بتانی ڕایەک بدەیت لەسەر ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ڕۆژی 3-11 سەرۆکایەتی ئەمریکا. بەڵێ پێم وایە ئەم ڕاوەرگرتنانە وەکو سامپڵ وەردەگیرن چونکە ژمارەی دانیشتوانی ئەمریکا
زیاتر لە 330 میلیۆنە و زۆربەی ئەو ڕاوەرگرتنان و ئەم ڕاپرسیانە بۆ نمونە هەندێک ڕاوەرگرتنی واشنگتن پۆست یان نیویۆرک تایمز یان CNN یان فۆکس نیوز تەنها 2000 تاوەکو 4000 کەس ڕان وەردەگیرێ بۆیە ئەمە زۆر پێم وانی ورد بێت هەرواشمان بینی لە 2016 زۆربەی ڕاوەرگرتنەکان هیلاری کلنتن لە پێشەوە بوو و دواتر بەسەرۆک دۆناڵد ترەمپ دەرچوو بۆیە ئەگەر بە شێوەیەکی تریش سەیری ئەم ڕاپرسیانە بکەین ئەوەیە کە سیستەمی هەڵبژاردننی ئەمریکا لەسەر ڕێژەی دەنگدەری ئەمریکا نەوەستاوە بۆیە ڕێژەی دەنگدەری گشتی شتێکە و ڕێژەی دەنگدانی ئیلکتۆرال کۆلیج یان دەستەی هەڵبژاردننی سەرۆک شتێکی ترە مەبەستم ئەوەیە کە هیلاری کلنتن بە 3 ملیۆن دەنگ لە پێش سەرۆک دۆناڵد ترەمپەوە بوو بەڵام چونکە سەرۆک دۆناڵد ترەمپ لە دەستەی هەڵبژاردن توانی زۆربەی ژمارەی ئەندامانی دەستی هەڵبژاردن بەدەستبێنێ بۆیە ئەم بوو بەسەرۆک بۆیە شێوازی میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا تۆزێک جیاوازە کاک بڵێن ئەگەر لە ماوەی لێکردن جەناب و بۆ بینەران ڕوون بکەینەوە سیستەمی هەڵبژاردن و میکانیزمی هەڵبژاردننی سەرۆک لە ئەمریکا دەنگدەر لە ئەمریکایە بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەنگ ناداتە سەرۆک بەڵکو دەنگ دەداتە دەستەیەک کە ئەم دەستەیە ژمارەیان بە شێوەیەکی گشتی لە هەر 50 ویلایەتەکە 538 ئەندامە ئەمەش لە ژمارەی ئەندامانی ئەنجومەنی پیران و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران وەروە 3 ئەندامیش بۆ واشنگتنی پایتەخت هاتووە ئەمانە بۆ نمونە ویلایەتێکی وەکو کالیفۆرنیا 55 ئەندامی لەم دەستەیە اینجا کامەیان بتوانێت نیوە کۆیەکی دەستەکە بباتەوە هەموو دەنگەکانی کالیفۆرنیا دەباتەوە کامە دەربژێر بتوانێت 270 ئەندام لە دەستەی هەڵبژاردن بەدەست بێنێ ئەمە دەبێتە سەرۆک بەبێ ڕەچاوکردنی ئەوەی ئەگەر خەڵکی ئەمریکا زیاتریش دەنجیدا بێتە کاندیدەکەی بەرامبەر وەکو بینیمان هەتا لە سەردەمی جۆرج بۆش و ئالگۆریش هەماشت دووبارە کلنتنیش هیلاری کلنتن بە دەنجی خەڵک 3 ملیۆن دەنگ لە پێشەوە بوو بەڵام بە دەستەی هەڵبژاردن دۆناڵد ترەمپ لە پێشەوە بوو بۆیە سەرۆک دۆناڵد ترەمپ بوو بە سەرۆکی ئەمریکا یعنی بە مانایشکە ئەتوانین بڵێنکەوە دەنگدەری ئەمریکی کاتە دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان وەکو بڵێ بە ناڕاستە خۆ دەنگ دەدات و دەنگی یەکلاکەرەوە بۆ سەرۆکی ئەمریکا دەنگی دەستەی نوێنەران دەبێت کاکارۆخ من دەگەڕێمەوە بۆ لات ئەلبەت مشتومڕە سیاسیەکان لە نێوان کاندیدەکانی دیموکراتەکان و کۆماریەکاندا نییە بە تەنها بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا بەڵکو گواستراویشێتەوە بۆ لای جێگرەکانیشیان ئەو جێگرانەی کە لە کۆنگرەی دیموکرات و کۆماریەکاندا دەنگی متمانیان پێدرا کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی جێگیری سەرۆکی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی کە پێویستە ئەمریکا 4 ساڵی تری هەبێ لەو بەڕێبەرایەتی کە سەرۆک ترامپ ئێستا هەیەی لە کۆشکی سپی. دیموکراتەکان 4 ڕۆژیان بۆ هێرشکردنە سەر ئەمریکا بەکارهێنا جۆ بایدن پێوتین لەسەر وەختێکی تاریکدا بووین بەڵام وەک سەرۆک ترامپ دەڵێت لەو شوێنەدا کە جۆ بایدن تاریکی دەبینێت ئێمە مەزنی ئەمریکا دەبینین لەم کاتە سەختانەدا ئەمریکا سەرۆکێکی دەوێت بڕوای بە ئەمریکا بێت بڕوای بە توانایی بێکۆتایی ئەمریکایەکان بێت بۆ بەرەنگاربوونەوەی هەر سەختیەک بۆ شکستپێنانی دوژمنان و بۆ پاراستنی ئەو ئازادیانەی هەمومان شانازی پێوە دەکەین ئەمریکا 4 ساڵی تری سەرۆکایەتی داناڵد ترامپی دەوێت لە کۆشکی سپیدا. دیموکراتەکان لەو بڕوایەدان کە لە کۆنگرەی کۆماریەکاندا هیچ شتێک باز نەکراوە تەنها لە باسکردنی سەرۆک ترامپ زیاتر. کۆنگری کۆماریەکان تەنها بۆ یەک مەبەست بووە بۆ دۆسەی لە خۆبایبوونی ترامپ بووە بۆ ڕازیکردنی ترامپ ئیتر ئەوەیە کە سەرۆکی ئەمریکایە لە کاتێکدا نابێت هەر تەنها تایبەت بێت بە و پێویستە سەبارەت بە خزمەتگوزاری تەندروستی و پارێزراوی و گوزەرانی باشی ئەمریکایەکان بێت جا لەو ڕوانگانەوە داناڵد ترامپ شکستی هێناوە. نەهرەوەندا بەڵکو جەختیش دەکەنەوە لەوەی کە کارەکانی سەرۆک ترامپ لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هەمویان شکستیان خواردووە. داناڵد ترامپ لە سەرەتاترین و گرنگترین ئەرکی سەرۆکایەتی ئەمریکادا شکستی هێناوە ڕێک و ڕەوان و بەسادەیی شکستی هێناوە لە پاراستنی گەلی ئەمریکادا. ترامپ خۆشگوزەرانی گەلی ئەمریکای فرامۆش کردووە بەڵایەکی مەترسیداری لەسەر گەلی ئەمریکا فرامۆش کردووە بەڵای ئەم پەتایە بەسەر گەلی ئەمریکادا. بەڵام لای کۆماریەکان سەرۆک ترامپ بەو کەسە دادەنرێت کە داکۆچیشی سەرسەختانەی کردووە لە بەها گەورەکان و هەروەها لە کللتوری ئەمریکاش.
ئەمریکایەکان بە شێوەی زۆر جیاواز سەرۆک ترامپ دەبینن، بەڵام ئەوەی گومانی لەسەر نییە ئەوەیە کە سەرۆک ترامپ چۆن ئەمریکا دەبینێت. سەرۆک ترامپ ئەمریکا وەکو خۆی دەبینێت، وڵاتێک کە شتی گەورە و باشی کردووە لە جیهاندا بە بەراورد لەگەڵ هەموو وڵاتانی تردا، وەک وڵاتێک دەبینێت کە شایستەی ستایشی زیاترە، وەک لەوەی گازەندەی ناحەقی بەرامبەر بکرێت. ئەگەر سەرۆکێکتان دەوێت بێدەنگ بێت لەوەی سوکایەتی بە کەلتورەکەمان بکرێت، ئەوە ئەو کەسە سەرۆک ترامپ نییە. لەم 4 ساڵەی ڕابردوودا دوو گەورە تێرۆریستی جیهانی کوژراون: ئەبوبەکر البەغدادی سەرۆکی ڕێکخراوی تێرۆریستی داعش، هەروەها ژەنەڕاڵ قاسم سلێمانی سەرکردەی هێزەکانی قودس کە سەر بە پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانە. کۆماریەکان جەخت دەکەنەوە ئەو بڕیارانەی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ پەیوەندیی ڕاستە و خۆی هەیە بە ئاسایشی نیشتیمانی ئەمریکاوە. گەورە ژنراڵەکەی ئێران چیدی ناتوانێت زیان لە ئەمریکایەکان بدات، چونکە قاسم سولەیمانی کوژرا. هاوڵاتیانی ئەمریکا پێویستە بزانن کە جۆ بایدن ڕخنەی لە سەرۆک ترامپ گرت دوای ئەو بڕیارانەی دابوونی بۆ لە ناوبردنی دوو ڕێبەری تەرۆریست. بەڵام ئەوە جێ سەرسوورمان نییە، چونکە جۆ بایدن تەنانەت دژی کوشتنی ئوسامە بن لادەنیش بوو. کاکارۆخ دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت بۆ دوابەشی ئەم بەرنمەیەمان. بەڕای تۆ ئەو کارانەی کە سەرۆک ترامپ کردوونی و بەپێی ئەو پەیمانانەی کە لە هەڵبژاردنەکەی 2016دا دابوونی، ئەمانە لە یادەوەری ئەمریکاییەکاندا دەمێنێتەوە، لە یادەوەری دەنگدەرانی ئەمریکاییدا دەمێنێتەوە کاتێک کە دەچنە سەر سندوقەکانی دەنگدان؟ بەڵێ دیارە دەستکەوتەکانی دۆناڵد ترامپ دەستکەوتی گەورە بوون لە ماوەی ئەم خولی سەرۆکایەتیدا و توانی بووی کە لە 1985 بەڵێنەکانی جێبەجێ بکە، بەڵام هەروەها لە ئاستی سیاسەتی ناوخۆیە توانی بووی کە ڕێژەی بێکاری بۆ 3 بکاتەوە کە ئەمە لە 50 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. بەڵام بەداخەوە بەهۆی هاتنی پەتای کۆڕۆنا ئەم دەستکەوتانی بەشێکی لەم دەستکەوتانە تووشی دەتوانم بڵێم تووشی تاڕادەیەک شڵەژان بوون و ئێستا بەهۆی ئەوەی کە پەتای کۆڕۆنا هاتووە ڕێژەی بێکاری لە ئەمریکا بە ڕێژێکی زۆرە و ئابووری ئەمریکا بە تاڕادەیەکی باش دابەزیوە. ئەگەر چی دۆناڵد ترامپ توانیوێتی تاڕادەیەکی باش بۆڕۆی پەتای کۆڕۆنا بێتەوە، ئەمە لە ئاستی سیاسەتی ناوخۆیە، چونکە سیاسەتی ناوخۆ بۆ دەنگدەری ئەمریکی زۆر گرنگە کاک بەڵێن و پێم وایە 1975 خەڵکی ئەمریکا ئەگە بە ڕێژە دایبنێ 1975 گرنگی بە سیاسەتی ناوخۆیی ئەدا 1925 فۆکەس و تەرکیز دەخاتە سەر سیاسەتەکانی دەرەوە. لە ئاستی سیاسەتی دەرەوەشدا دۆناڵد ترامپ بۆکو بەڕێز لە ئاماژەکە توانیوێتی چەند دەستکەوتێکی گەورە بۆ دەستەبەرکردنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا بەدەست بێنێ، وهروەها بەرژەوەندەکانی ئەمریکای تاڕادەیەکی باش پاراستووە و توانیوێتی کە دوژمنانی ئەمریکا گۆشەگیر بکە، بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەبینیت کە ئێستا ئێران لە لاواسترین بارودۆخی خۆیدا لە 6 ساڵی ڕابردوو دوای ئەوەی کە شۆڕشی گەلانی ئێران دێ و ئەم خەڵکانی کە ئێستا دەسەڵاتدارن لە ئێران دەست بەکار دەبن، پێم وایە لە حاڵی حاضر لە ئێستادا لە سەردەمی ئیدارەی دۆناڵد ترامپ لە لاواسترین دۆخی خۆیاندان و بەوام لە هەمان کاتیشە کۆمەڵێک کەسی لایانی تر یاخود وڵاتی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەژێر سایەی ئەو پەیوەندیە دۆستایەتی کە لەگەڵ سەرۆک دۆناڵد ترامپ هەیەە دەسەڵاتیان فراوان بووە، وەکو ئۆردوگان کە پەیوەندیی کەسی و شخصی لەگەڵ دۆناڵد ترامپ هەیە کە بەهۆی ئەم پەیوەندیەوە پەلچێش هەڵداوێژێ و پەلچێشی دەکات بۆ کۆمەڵێک شوێن وەکو ڕۆژاوای کوردستان، وەکو هەرێمی کوردستان، وەکو لیبیا و کۆمەڵێک وڵاتی تر وەکو ئاوەکانی دەریای ناوخۆیە. پێم وایە کە ئەم هەڵبژاردنەی ئەمریکا بۆ بە شێوەیەکی گشتی گرنگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت، چونکە ئەگەر جۆ بایدن دەرچێ ئەوە ئێران گەشە دەکات و تووشیا پاشەخشە دەکات و ئەگەر دۆناڵد ترامپ دەرچێ ئەوە ئێران بەردەوام دەبێت لە پاشەخشە، بەڵام تووشیاش بەردەوام دەبێت لە گەشەکردن. بۆیە پێم وایە بە شێوەیەکی گشتی بەڵێنەکانی سەرۆک دۆناڵد ترامپ لە ئاسی سیاسەتی ناوخۆی و لە ئاسی سیاسەتی دەرەوە بەشێکی زۆری جێبەجێ کردووە و توانیوێتی کە دەستکەوتی گەورە بۆ ئەمریکا بەدەست بێنێ، بەڵام پێم وایە ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەم دوو مانگەی داهاتوو ئایا تا چەند سەرۆک دۆناڵد ترامپ دەتوانێت ئەم کۆمەڵێک دەستکەوتی تر خاتە سەر خەرمانی دەستکەوتەکانی تاوەکو بتوانێت زیاتری دەنجی خەڵکی ئەمریکا بەلای خوا ڕابچێشێ بەتایبەت لە پاری ئابووری و کەمکردنەوەی زیاتری بڵێن کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و دۆزینەوەی
ڤاکسین ئەمە زۆر گرنگە وەروە گۆشەگیرکردنی چین و لە قاڵدانی چین چونکە چین ئێستا منافسێکی سەرەکی ئەمریکا لە ڕووی ئابوووریەوە. کاک کارۆخ بەڕای تۆ درێژەدان بەم سیاسەتە دژ بە کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە سەرۆک ترامپ و بەڕێبەرایەتەکەی سەرۆک ترامپ دەیکا ئەمەیان لە بەرژەوەندی ئاساییشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یاخود ڕێگەدان بە ڕەجەب تەیب ئەردۆغان یا بە دەوڵەتی تورکیا بۆ ئەو هەموو لەشکرکێشەی لە ناوچەکەدا دەیکا کامیان زیاتر کاریگەریان هەیە بەسەر ئاساییشی ناوچەکەەوە. پێم وایە ئەم دوو وڵاتە هەم ئێران و هەم تورکیا هەردووچیان ڕۆڵێکی زۆر سلبی و نێگەتیڤ و خراپ دەجێڕن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ تێکدانی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئەم دوو وڵاتە لە ڕابردووە بەڕاستی ئێران وەکو بیریمان ڕۆڵێکی خراپی جێراوە لە لوبنان، لە عێراق، لە سووریا، لە یەمەن و هەروەها تورکیاش ڕۆڵێکی خراپی جێراوە لە سووریا، لە هەرێمی کوردستان بەهۆی لەشکرکێشەکانیەوە، هەتا لە لیبیا. ئەم دەستێژیانەی ئێران و تورکیا بە شێوەیەکی گشتی هەردووکیان بوونەتە هۆی ناسەقامگیری دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها بەرژەوەندەکانی ئەمریکیش لە سوارچەوەی ئەم ناسەقامگیریە کەوتونەتە مەترسیەوە. بۆیە ئیدارەی دۆناڵد ترامپ پێم وایە پێویستە کە تاکید لەوە بکاتەوە کە چۆن ئێرانی لە قاڵب داوەوە گۆشەگیری کردووە بە هەمان شێوە تورکیاش دەبێ ئیدارەی دۆناڵد ترامپ کار لەسەرەوە بکات کە پێم وایە لە داهاتووش هەم کۆنگرێس و هەم وەزارەتی دەرەوە هەم پنتاگۆن هەوڵ دەدەن کە قەناعەت بە سەرۆک دۆناڵد ترامپ بکەن بۆ ئەوەی کە تورکیا چیتر بەردەوام نەبێ لەم دەستێژیانە. بۆیە ئەم دوو وڵاتە هەردووکیان هاوکار بوونە بۆ ئەوەی کە ناسەقامگیری دروست بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کاکارۆخ دوپرسیارم لەم بەرنامەیەدا بەڕای جەنابەت دیموکراتەکان لە کۆشکی سپی بن یا کۆماریەکان لە کۆشکی سپی بن هیچ جیاوازی دەکاتە سەر ئەو ڕەهەندەی کە ئاماژەی پێدەکرێ هەندێک دەڵێن کورد بووە بە بەشێک لە استراتیژەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکادا هەندێکیش دەڵێن نەخێر دیموکرات و کۆماریەکان هیچ جیاوازیەکیان هەیە هەر کامێکیان لە کۆشکی سپی بن بەرامبەر بەو ڕەهەندە سیاسیە بۆ کورد. بەڵێ دیارە لە ناو پارتی دیموکرات و پارتی کۆماری دۆستی زۆر هەن بۆ کورد بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت کاک بڵێن دەتوانم بڵێم کە لە ڕووی کەسیەوە جۆ بایدن باگراوند و زانیاریەکی تەواوی لەسەر دۆسیەی کورد هەیە و ئەو خاوەنی بیرۆکەی دابەشکردنی عێراقە بۆ سێ هەرێم و ئەو بەرپرسی دۆسیەی عێراق بووە لە 8 ساڵی سەرۆکایەتی ئۆبامادا. بۆیە وەکو زانیاری کەسی جۆ بایدن زانیاری زیاتر لەسەر ئەم ناوچەیە و زیاتر لە دۆزی کورد شارەزایە. بۆیە وەکو کەس پێم وایە جۆ بایدن زیاتر پشتی کورد دەگرێت لەم ناوچەیە. بەڵام دۆناڵد ترامپ بە پێچەوانە و زانیاریی ئەوتۆی نیە وەکو چەند لە دوانێک کاباسی ئەوەی کردووە بۆ نمونە لە شەڕی جەنگی جیهانی دووەما کورد لە شەڕی نۆرماندیا هاوکاری ئەمریکایی نەکردووە هاوکاری هاوپەیمانان نەکردووە. بۆیە ئەگەر پۆڵینی بکەین وەکو کەس جۆ بایدن پێم وایە زانیاری زیاتر لەسەر کورد و زیاتر لە کورد لە دۆزی کورد شارەزایە و پشتی دۆزی کورد دەگرێت. بەڵام پارتی دیموکرات کورد دۆستی کەمترە لە ناو پارتی دیموکرات وەکو پارت بە پێچەوانەوە لە ناو کۆماریەکانە کورد دۆستی زیاتر لە ناو پارتی کۆماری. بەڵام وەکو کەس و زانیاری کەسی بەداخۆ دۆناڵد ترامپ زانیاریەکی ئەو تۆی لەسەر دۆزی کورد بە شێوەیەکی گشتی نییە. بۆیە وانە کە جیاوازیەکی ئەو تۆ دروستکە بە دەرچوونی هەرێک لە دۆناڵد ترامپ یان جۆ بایدن. بەڵام ئەوەشمان بیر نەچێ ینی ئەو کاتێک کە جۆ بایدن ئەو پرۆژەی پێشکەش کرد بە عێراقیەکان بۆ دابشکردنی عێراق بۆ سێ پارچەی فێدراڵی ئەو کاتە سیناتۆر بوو لە سیناتی ئەمریکادا. بەڵام کاتێکیش کە بوو بە جێگری سەرۆکی ئەمریکا بە هیچ شێوەیەک نەچوە سەر ئەو پرۆژەیە. هەر چۆنێک بێ کاکارۆخ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە هەتا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنامەی داهاتووی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەی خۆشم بەڵێن ساڵە پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان دێڵی.